سڵاوتان لێبێت وەک دەزان ژمارەیەکی زۆر لە سزادراوان یاخود زیندانیان چاوەڕوانی یاسایەکن بە ناوی یاسای لێبوردنی گشتی بۆ ئەوەی دوجار بە کەس و کارەکانیان شاد ببنەوە. ئێمە لەسەر ئەو بابەتە پرسی یاسای لێبوردنی گشتی هاتوینەتە لای ئیحسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازەکانی هەرێم. کاکسان سڵاو دەبێت سەبارەت بە لێبوردنی گشتی و ئەو یاسایە کەیشتۆ بەکوێ بڵێ ئێمە ئەم کاتان باش بەخێر بێن. ئێمە لە چاکسازەکانی هەرێمی کوردستان کە 6 چاکسازیمان هەیە، 2 لە هەولێر، 2 لە سلێمانی، 2 لە دۆک، لەوانە نزیکەی 6,000 کەسیان تێدا ئێستا و یاسای لێبوردنی گشتی تەمەن ئەوە قەڵەباغی ناو چاکسازەکان دیارە و ئەو چاکسازیانە بۆ 900 کەس دروستکراوە، ئێستا نزیکەی 2000 کەسیە، واتە قەڵەباغی هەیە. بۆیە بیرمان لەوە کردو ئێمە لە 2023 سەرۆکایەتی حکوومەتمان ئاگادار کرد کە قەڵەباغیەکی زۆرەی پێویستەکە پلان هەبێ بۆ چۆڵکردنی چاکسازەکان، هەم لە ڕووی مەساریف، هەم لە ڕووی ئەوەی کە ئەوانی کە چاکساز بوون چاک بوونە بۆی بگەڕێنە ناو کەسوکاریان و خزمەتی کەسوکاریان بکەن. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە و ئەو راپۆرتەماندایە سەرۆکایەتی حکوومەت بە سپاسەوە لیژنەیەکی وەزاری پێکات لە ئەنجومەنی وەزیران و ئێمە ئەندام بوویتەیە و پرۆژە یاسایی لێبوردنی گشتیمان ئامادە کردووە لە ئەنجومەنی وەزیرانە، بەڵام بەداخەوە کەوتینە فەراغی دەستوری پەرلەمانی کوردستان هەڵوەشایەوە و تەواو بوو. بۆیە ئێستا پەرلەمانی کوردستان چاوەڕوانین پەرلەمانی کوردستانی ئەم خولە بکەوێتە کار بۆەوەی ئێمە یاسای لێبوردنی گشتەکە لە ئەنجومەنی وەزیران و ڕەوانەی پەرلەمان بکەین و دوای بێتە یاسا مناقەشە بکرێن. گەشتبێنن بۆەوەی ئەگەر پەرلەمان ئاسایی بۆ ئەو یاسایە تێپەڕێنرێ و بڕیارەکە دەرچێت. بەڵێ ئەکید ئێمە پشتیوانی دەرچوونی یاساکاکەین و یاسای لێبوردنی گشتی ئەوانی کە بۆی چانسەتریان بینی ئەو کەسانی کە سولحیان هەیە، ئەوانی کە نابنە خەتەر بۆ سەر کۆمەلگا، بۆ شانسەتریان بدەین نەجایەتە بگەڕن ناو کەسوکاریان. کارمان لەسەرەوە کردووە و ئێستا پرۆژە یاساکە ئامادەیە و ئینشاڵڵا بە هیوام لە داهاتوویەکی نزیکە پەرلەمان بکەوێتە کار و ئێمەش پرۆژە یاساکە ڕەوانەی پەرلەمانەکەین. چەند جار لێبوردنی یاسای لێبوردنی گشتی دەرچووە تا ئێستا کاک؟ لە هەرێمی کوردستان لە 2007 یاسای لێبوردنی گشتی دەرچووە، لە 2012 دەرچووە، لە 2017 دەرچووە، واتە 3 جار دەرچووە، بەم جارەوە بێتە 4 جار. پێشبینی دەکەن چەند کەس ئازاد بکرێن بەبەرەو یاسا؟ بەپێی ئەو ئامارەی ئێمە هەمانە ئەوانی کە شمولیانەکان نزیکەی 3000 کەس دەبێت بەر ئەو، یعنی واتە نیوەی چاکسازیەکان بە چۆڵە بێت. ئەی لە ئێستا ڕەوشی زیندانیەکان چۆنە؟ ئێوە لە نزیکەوە ئاگادارن؟ سەر ڕای ئەو قەیرانەدارایی کە ئێمە لە هەرێمی کوردستان بەرەو کێرێمی گرتووە، بەڵام ئێمە پەرەمان بە بەرنامە خزمەتگوزاریەکان داوە و کارمان لەسەر هەموو بەرنامەکان کردو و بەرنامە خزمەتگوزاریەکان بەردەوامە، هیچی نەوەستاوە و هەوڵ دەین تا ڕادەی باشتری کەین. بەڵام خۆ دەزانی ئەمە کارمەندانی ئێمە 3 شەو ڕۆژ دەوامەکەن، واتە 24 سعاتیە و 3 مانگ موچێ وەرنەگرتووە و کاریگەری ئەکید کاریگەری خراپی لەسەر بەرنامەکانی و خزمەتگوزاریەکانی ئێمە بێ، بەڵام تا ئێستا باشین. ڕەوشی ئەو بێموچێ و قەیرانە کاریگەری لەسەر ڕەوشی زیندانیانی دروست کردووە لە ناو؟ بڵێ لەسەر پرۆژە لەسەر خزمەتگوزاریەکان کارەکان کاریگەریە بێ، بەڵام کارمان لەسەرەوە کردووە بۆی کاریگەری نەبێ، واتە بەردەوامیدان بە ئیشەکان ماوەی سەخەریکی. باشە، با دووە پرسیار بێ ئێستا هەر لەسەر لێبوردنی گشتی پێشتر لێبوردنی گشتی دەرچوو خۆت ئاماژەت پێدا، بەڵام ژمارەیەک لەو کەسانێک کە گیراون کە ناویان دیارە بۆ نمونە قارەمان شوکری و بەشێک لە زیندانیایی ئەوانی کە ڕۆژنامە، ینی بۆچی بەبەر ئەو یاسایە نەکەوتونە؟ ئێمە ئەوانی باست کرد ئەوانە بە لێبوردنی تایبەتی جەنابی سەرۆکی هەرێم دەرچوون و ئەوانە پەیوەندی بە لێبوردنی گشتیەوە نییە، واتە ئەوە عیلاقی بە مەسەلەن ئەشخاصەوەیە یان پەیوەندی بە کەسایەتیەوە لەگەڵ جەنابی سەرۆک هەرێم یا ئەوانە بەدەسەڵاتی مطلقی سەرۆک هەرێمە. بەڵام ئەوە تا ئێستا بڵێ هەندێکیان جێبەجێ نەکراوە. ئێستا لە ئەمڕۆ و کار لەسەرواکەین بۆ بزانین چەند کەسمان هات لێبوردنی تایبەتی بۆ دەرچووە جێبەجێ نەکراوە بۆی ئارەستی لایەن پەیوەنددارەکان. هەوڵی ئەوەش دەدەن ئەوانەی کە ئەکید وا لە هەوڵین بۆ بڵێ بەردەوام ئەوەی لێبوردنی تایبەت بەردەوامە و لێبوردنی نەخۆشمان هەیە و ئێستا
ئەمڕۆ سێ کەسترمان بە لێبرنی نەخۆش فەرمانەکەم بۆ هاتووە و ئیشەڵا داهاتوێکی نزیکاوانش ئازا دەکرێت. باشە زۆر سپاس بۆ بەڵێ ئەمە دوایین زانیاری بوو سەبارەت بە پرۆژه یاسای لێبوردنی گشتی کە لە ئێستاە وەستاوە بەهۆی فەراغی پەرلەمانەوە چاوەڕوان دەکرێت دوایەوەی کە پەرلەمان ئاسایی بێتەوە ئەم یاسایە خود ئەم بڕیارە دەربچێت و یاساکە تێپەڕێنرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.